بەڵێ سەرەتا حەمد و سوپاسی خوای گەورە کە ئەم نیعمەتەی پێمان بەخشیوە کە ئێمە لەوانە بین کە سەفەری ماڵی خوای گەورە بکەین بۆ ئەم ساڵ و ئەمڕۆ وەجبەی دووەمی قافڵەکانی کەرکووک کەوا بریتە لە 13 قافڵە وەجبەی دووەم ماوەتەوە بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله سەفەری ماڵی خوای گەورە ئەکەن و ئێمە سوپاسی هەیئەی حەجی عێراقیەکەین بەڕاستی هەموو خزمەتگوزاریەکی دابین کردووە لە هەموو ڕێیەکەوە بۆ ئیسراحەتی حاجیان و خزمەتگوزاریەکەوە شایستە ببێ پێیان و بڕیار بوو ئێمە سەفەرەکەمان بە تەیارە بێ بەڵام بەهۆی ئەو بارودۆخەی کەوا ڕووی کردووە لە منتیقەکە هەموو سەفەرەکان بوو بە لە ڕێی پاس و لە ڕێی بەڕەوە ببێ والله لە خۆشیە الحمد لله خوا دعواتمانی کردە لە خۆشیە الحمد لله من خۆم هەلە دڵخۆمەوە ئەموت بەخوا من هەر ڕۆم بۆ حەج الحمد لله ناو کوڕەکەم دەرسودایە من الحمد لله ئەڕین دوعای خێرتان بۆکەین داواکەین ئومەتی محەممەد ئینشاء الله هەمووی ساغ و سەلامەت بێخوای عەبدەکانمان عەبدی خوای گەورە ڕێگەی ڕاست بگرێتە بەر کچ و کوڕەکانمان ژن بێنن هاوسەرگیری بکەن چکە ئەو شارین ڕێگای خوایە خوایە بخاتر پێغەمبەر ئەم ئومەتە لە قەزا و بەڵام موسیبەت لادەی ئافرەتەکانمان سترکەی پیاوەکانمان باشکەی بخاتر گەورەی و عەزەمەتی خۆی ڕێگای ڕاست بگرین ئەو ڕێگایی کەوا خوا پێی خۆشە ئەوەی ئەم ڕێگا ڕاستە بگری خوا خۆی دعواتێکە ئینشاء الله دوعای خێرتان بۆکەن ئێوەش دوعا بۆ ئێمە بکەین بە سەلامەتی بڕۆین بە سەلامەتی بین ئێمە لە 2012 نامان نووسیوە تا تقریبان 3000 نامان نووسی نامان دەرنەچووە ئێتر شکر بەخوا من کابرایەکە تەنەزولی بۆم کردووە شکر بەخوا سوپاسی خوای گەورە ئەکەین کە ئێمەی داوات کرد بۆ شاری مەککە و مەدینەی پیرۆز بۆ بەجێهێنانی فەریزەی حەج ئینشاءالله خوا بەزێبنام دەچوو ڕێ بۆ شوێنە پیرۆزدار لەخوا بەزیادێناو دەچووە خێر و سەلامەتی ڕۆین و دین و خوا لە هەموو جەمی ئەودی محەممەد خوا قبولی کات و هەموو جەمی ئەودی محەممەد خوا بەنسبی بکە ئینشاءالله یا ڕێبی خودای شارەکەمان بپارێزی لە هەموو بەڵایەک لە هەموو بەڵایە بیپارێزی لە دەرد و بەڵە